گفتوگۆکەین لەگەڵێکێک لە میوانەکانمان لەسەر جلی کوردی. ئێستا چ جۆرە جلێکی کوردی خواستی زۆری لەسرە، هەروەها بەرزبوونەوەی نرخ بەهۆی دابەزینی بەهای دینارە بەرامبەر بە دۆلار بابزانین کاریگەری لەسەر خواستی هاوڵاتیان هەبووە بۆ دۆرینی جلی کوردی، بۆ کردنی جلی کوردی. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک بەختیار هەورامی کە یەکێکە لە پەرگدورە دێرینەکانی شاری سلێمانی و شارەزایەکی زۆر باشیە بە تایبەت لە دوورینی قاتی شاڵە کە سەلیقەیەکی زۆر وردیەوێ. سەلامانە کاک بەختیار بەخێر ببیانی باش. زۆر سپاس بۆ بینەرە بە ڕێزەکانتان. زۆر سپاس بۆ تۆ، سپاس بە ئامادەبوونت. کاک بەختیار لەوە دەست پێ بکەین خێرای باسێک لە جۆرەکانی جلی کوردی بکەین. چ جۆرێک ئێستاوانی کە لە هەرێمی کوردستانە هەن دەپۆشترێن خەڵک خواسی لەسەرێتی؟ سەرەتا بۆنەی ڕۆژی نەتەوەی جلی کوردیەوە من زۆر پیرۆزبایی لە سەرجەم کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەم. هیوادارم هەموو ڕۆژێک ڕۆژی جلی کوردی بێ، نەک تەنها ڕۆژێک. جلی کوردی بەگشتی ئێمە چەند جۆرێکمان هەیە. یەکێک لەو جۆرانە بڵین شاڵە، شاڵ جلێکی کوردەواری، جلێکی ڕەسەنی کوردەواریە لە ناوخۆی هەرێمی کوردستانە دروستەکرێ بە دەست و پەنجەی ئەو بەڕێزانی کە لە بە تایبەتی ئێستا لە منتەقەی کانیتو منتەقەی ڕانیە و چەند جۆرێکمان هەیە شاڵ بۆ نمونە شاڵی کانیتومان هەیە، شاڵی زاخۆییمان هەیە، هەندێکیشیان لە منتەقەی زاخۆیی دروستەکرێت لە منتەقەی زاخۆ. باشە قوماشەکەش یەر لای خۆمان دروستەکرێ وا بڵین؟ بەڵێ قوماشەکەی لە ناوخۆ دروستەکرێ بە جوڵایی. ئەمە بڵین بۆ نمونە شاڵ کە دروستەکرێت یەکەم جار تووکی بزنە، تووکی بزن مووی بزن لێکرێتەوە بە تەشی ئەڕێسرێ، دوایەوە ئەبرێتە لای جوڵا ئەیتەنێ، دوایە برێتە لای کۆچی کۆتێکات و ئەبێ بەم قوماشە ئەبێ بۆ قاتێکە لە بەر وڵاتیانە. بەڵێ جیاواز لە قاتەکانی تر قەوی ئەوانی تر قوماشەکەی لە دەرەوەیەت لە وڵاتانی دەرەوەیەت مادەی تری تێکەڵ ئەکرێت. بەڵێ قوماش بڵین لە دەرەوە معمەلە بڵین کارگەی دروستێکە، ئەوە جیاوازە لەگەڵ شاڵە. مەسەن جلی کوردی چەند جۆری تریشمان هەیە، ستارخانیمان هەیە، مراخانیمان هەیە، قاتی سادەمان هەیە. ئێستا چەند بابەتێکی تریش دروست بووە جۆرا و جۆر، ئەوانیش خەڵک زۆر بەکارێنێت و دەیپۆشێ. ڕاستە ئێساوای لە هاتووە هەندێک کەسایەتی دیار کە جلوبەرگێک دەپۆشن ئیتر بە ناوی ئەوەوە ناوی لێنێن. بەڵێ ئەوشمان هەیە، بەڵام ناواسڵەکانی ستارخانی مڕاتخانی و چۆغە و جۆرانی ترکە هەیە. بەڵێ باشە. خواز لەسەر کام جۆرەیان زۆرە کاک بەختیار؟ لە ئێستادا خواز لەسەر زیاتر شاڵ زۆرە، شاڵ چونکە جلێکی تایبەتە، جلێکی زۆر جوان و چۆنەڵێ بە شەوق و زەوقە، جلێکی جوانە، جلێکی فەرێحە، جا فێنکیشە بۆ مەسەن بەهار و هاوین لەبەرەگرێ. بەڵێ جلی شاڵ قوماشەکەی تەنک و جوانە لەبەرەوەی کە هەوا بە ئاسانی ئینەکە هەوا کێشە بڵێن بۆن منە جلێکی عارق ناکەیتایە، ینی بۆن و بەرامەی نییە بۆ شێوە، بۆیە خەڵک زیاتری سەخاز خواز لەسەر جلی شاڵە بە تایبەتی. باشە جاران وترا زبرە بۆ وەی کە لەبەر یەکەی لە جسما زۆر مریح نییە مەگەر بۆ مناسبەتێکی تایبەت لەبەری بکەیت، بەڵام تۆ خۆت هەورامیشی هەورامیەکان زۆر ئەیپۆشن. بەڵێ ئەو ساجلی شاڵ بڵێن قوماشەکەی زبر بوو لەبەر کە خوریان بەکارێنە، خوری تۆزە زبرتر بوو، بەس ئێستا مەرەز بەکارێنە، مەرەزەکە نەرمترە، تەنکتریش دروستەکرێ ئێستا. ئێستا ئەو زبری نەماوە بۆ شێوە کە جاران هەبوو. ڕاستە ئێستانی شێوازی ئەوەشی گۆڕاوە. بەڵێ شێوازی گۆڕ. باشە بێنە سەر دوورینەکەی دوورینێکی تایبەتە؟ دوورینی شاڵ نەخێر تایبەت نییە، بەسم هەموو بەرگ دوورێکە توانێ بیدوورێ؟ نەخێر کە قاتی کوردی بدوورێ؟ نا هەموو بەرگ دوورێ ناتوانێت بیدوورە، چونکە شاڵ ئینێکی خۆیە بڵین جیاوازیەکی خۆیە دوورینەکەی، یەک دەستوری هەیە، یەک دوورینی هەیە، مۆدێلاتی نییە بڵێ بەم شێوە بۆ شێوە بدوورێ. باشە ئێستا ئەوەی لەبەر جەنابتە پێم وابێ شاڵی زاخۆییە. ئەمە بەڵە شاڵی زاخۆی زاخۆ دروستکراوە. ئێستا زۆر خواز لەسەر شاڵی زاخۆییە، ینی ئەمە لە زاخۆ هەر بەم شێوەیە ئەدوورێ، لە زاخۆ و بادینان و ئەو منتخانە هەر بەم شێوازە ئەدوورێ کە لای خۆمانە دوورێ، یان دوورینەکەی لەوێ جیاوازترە؟
بالنسبة دوريني شاڵەوە شوێن تا شوێن فەرقە خاش منطقة تا منطقة دەسوورەکەی ئەگۆڕێ منطقەی بادینان تقریبا ئەوان تۆزێ تەسکترەی دوورن ئێمە منطقەی سلێمانی و هەولێرەوان تۆزێ فراوانترە بەڵێ هەر شوێنەی تایبەتمەندی خۆی هەیە هەندێک شوێن تەسکترە هەندێک شوێن فراوانترە ئێمە منطقەی سلێمانی فراوانترەی دوورن باشە ئەی لە نرخە فەرقەکە بێگومان لە نرخە زۆر جیاوازیە لەگەڵ شاڵی بڵین کانوتوە شاڵی زاخۆی تۆزێ گرانترە چونکە تێچوەکەی زیاترە و کردنەکەی ناڕەحەترە و جۆوەرە جەوهرێکی تایە ڕەونەقێکی تایە ئەمە لە شاڵی خۆمانانیە ئێستاوەش باسەکەین بەرزترین نرخی شاڵ ئەچێتە چەند بۆ نمونە بەشی قاتێکی هاوڵاتێکی ئاسایی مەبەستە شاڵی زاخۆیە بەڵێ بەڵێ شاڵی بەرزترین نرخی چەنە شاڵی زاخۆی تا نزیکەی 10 12 وەرەقە ئەڕوا مەبەستم شاڵی زاخۆیە بەس شاڵی کانیتومان هەیە ئەوان سعرەکان نرخەکانیان لە دەوری 250 300 بۆ 350,000 هزار دینار هزار دینار بەڵێ کانیتویەکان خۆمانەکان معاملە و بینیان بە بڵین کڕین و فرۆشتنیان بە هەزارە بەڵام زاخۆیەکان بە دۆلارە با وای دابنین ئەوەی زاخۆ $1000 بۆ $1200 ئەوانەی خۆمان $200 تێچێت تقریبا بۆ شێوەیە $200 باشە هەندێک جۆر هەیە وترێ زۆر گرانە نرخەکەی زۆر گرانە ئەوە شێوازی دوورینەکەی وا جیاوازیەکە یان قماشەکەیەتی طبعا وتمان شاڵی زاخۆیەکە تۆزە جیاوازترە کردنەکەی ناڕەحەتترە جوانترە ڕەونەقی هەیە نرخەکەی زیاترە بەڵام لە هەندێک جاریش مبالغەی تیا کرێ ئەوەنە وەرەقە نازام سی وەرەقە چل وەرەقەوە باوەڕ ناکەم $7,000 ینی ئەوی بینەران ڕوونتر بێ لایەن گەڵا هەفتا وەرەقە $7,000 تاوەندم 20 وەشتی وە هەندێک جار یان مبالغێ هەندێک جار ئەوە چێتە قاڵبی مبالغەوە بۆ شێوەژ نییە 12 تا 12 وەرەقە ئەو بەرەک دوورەکە هەوڵاتێکی خەڵەتاندە و دێت ئێمە ئەوەی تە زۆر تایبێتە باشە کاک بەختیارم جۆرانە ئەمە زاخۆی ئێستا جۆرێک لە نەخش ئەبینین تایە ئەگەر لێی وردبییتەوە جۆوەری پێڵە ئەمە نەخشێکە نەخشێکیش لە نێو قوماشەکەیە هەیە بەڵێ ئەو نەخشە چۆنە ینی ئەگەر لە با بڵین چنینەکەی ئەگەر قوماشەکە شاڵ بێ ئەو نەخشەی چۆن تێەکەن ئەم نەخشە خۆی وردی دروستکردنەکەیەتی جۆڵایەکە کە دروستیەکە وەپڕی تەنەکانی کە دروستەکرێ پاشان دەرمانێکی لێ درێ دەرمانی تایبەتی خۆیە تەمان ئەوان باسی ناکەن ئەوانی کە دروستیەکەن لە مەتەقەی زاخۆ ئەمەش سڕی مهنەیە چۆن ئەوان باسی ناکەن کە چ بە شێوێ ئەمەتیەکەنم نەخش و نیگارە سڕی مهنەیە باسی ناکەن سڕی مهنەکەی باسی ناکەن باشە تۆ بەدەر لە دوورینەکەی قماشەکە زانی ینی قماشەکە دروستکە یان نەچوی بەلای ئەوانەوە ناوە ئیشی من نییە کاگرانکەوە من ئیشم بەس دوورینەکەی بەس دوورینەکەیتی زۆر باشە خواز لەسەری چۆن بوو ئەم ساڵ بەگشتی خواستی تۆزێ کەمتر بوو بەهۆی ئەوەی کە دراوەکان بەرزونزمی تێکەوت داڵوگۆڕ لە دراوەکانە دروست بوو وەکو نمونە بۆ نمونە $، بەرزونزمێکی بەخۆی بینی بازار تۆزە شڵەژا ینی بازار بۆ شێوە نەبوو ینی $، کاریگەری لەسەر شاڵیش هەبوو طبعاً بێگومان ئەمڕۆ بڕۆت کیلۆی تەماتە بکڕە ئەیبەستنەوە بە $ەوە ینی لە وڵاتی ئێمە بەداخەوە بەو شێوەیە شاڵیش نرخی بەرز بوویەوە شڵ نەوەڵات لە هەر سەری خۆیت هەمان نرخی خۆیان جارینەکە ژەر هەمان نرخی جارانە باشە بەگشتی و ڕنگانی کە هی شاڵ ستانداردە چی وچین ڕەنگی شینکی ڕەنگی خورمایی ڕەنگی ڕەش ڕەنگی سپی ئێستا لە شاڵی زاخۆیە چەند ڕەنگێکی تریش دروست بوونە مەسم بۆ من ئەم شینە مرەکەبیە شینی تۆخەیە ڕەساسی هەیە مارۆنی هەیە سەوز هەیە بەڵێ زەرد هەیە هەندێک ڕنگ هەیە ڕەنگیانەکەن هەندێ قوماشی شاڵی زاخۆی ڕەنگەکرێ بڵێ تەمان ئەگرا خۆ بزن کووا بزنی شینەیە کە ڕەنگیەکان لە کوالەتی شاڵەکە داناگرێ
یان کاڵ نابێتەوە نا کاڵ نابێتەوە ڕەنگێکی زۆر جوان و ڕەنگی عەسڵی خۆی هەیە بە هیچ شێوێ کاڵ نابێتەوە کاڵ نابێت ئێستا باوباوی ئەو ڕەنگە جیاوازانێ ڕەنگی جیاواز بەڵێ ڕاستەکەی شینی تۆ خەیە سەوز هەیە ماڕۆ کوتوتی ئاژەڵی لە جۆرەمان نییە لەو بابەتە نیە ئەوە ڕەنگەکرێت ئەکنا بێگوم ینی تا پێستەکەی بەکاربێنرێ خوریەکەی بەکاربێنرێ مۆکەی بەکاربێنرێ دەست خۆش بە کاک بەختیار بەگشتی کەواتە نرخ لەسەر قاتی شاڵ و ئەوە بەرز و نزمی نەکردووە تا ڕادەیەک نا هەروەک ساڵانی ڕابردوو بەڵێ باشە لە سلێمانی ئەگەر باز بکەین جەنابە لە سلێمانی قاتی زاخۆیی خواسی زۆرتر لەسەریان ئەوی تر ئاسایەکەی خۆمان بەپێی شخصەکە کەوتووە کە تا چە نەتوانێت کە باری دارایی ئەو شخصە ئایا ئەتوانێت دە وەرەقە با بە شاڵ یا حە وەرەقە با بە شاڵ ئەگەر نەتوانێت مەسەنکانی تویەکە کە ئەو 250 هەموو کەسێ بە پێی گیرفانی ئەو شخصە کەوتووە کە یە شاڵەکە کرد دەست خۆش بکات بەختیار پێما بێتەوە بۆ زۆرێک لە کەسایەتیەکان قاتی شاڵە دووریوە بەڵێ بۆ کەسایەتیەکان لە شاری سلێمانی لە دەوروبەر و لە ناوچە جیاوازەکانەوە ئێستا بەرگدووری شاڵمان زۆر بۆ لە سلێمانیە نا بەو شێوە نییە زۆرنیوی شاڵ ئەگەر بە تایبەتی بەس شاڵ بدوورێ چەند کەسێکی کەمن مەسەن شخصەیە بەرگدرووە هەموو بابەتەیە دوورێ بەس ئیسە من شخصی خۆم بەس اختصاصم بەس تایبەتمەندیم بەس لە شاڵایە بەس شاڵە دوور بەس بە شاڵە دوور باشە خەڵکی کە فێرەکەن یانەوە سەڕی میهنێ و نابێگومان خەڵک فێرەکەین بەردەوام کەسێ هاتبێمە لە خزمەتیا بووینە فێرمان کردو بۆ ئەم کارە بەردەوام هەوێ بمێنێتەوە دەستان خۆش بێ ماندوو نەبن زۆر سپاس ساس مامادە بۆنت زۆر سپاس زۆر سپاس بە خێراتی سەر